ئێمە لە ماوەکانی ڕابردوو بەداخەوە بابەتی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنایەکێک بوو لە هۆکارانەی کە کردی گەشتیاری زەرمەندی تەواو بوو، بەڵام خۆشبەختانە گەشت بینین بەوەی کە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران لە ئێستادا لە ناوەڕاست و خواروی عێراقەوە ڕوودەکەنە شارەکانی هەرێمی کوردستان. ئەمەش پێویستی بەوە هەیە کە بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی زانستی هەموو ئەو سێکتەرانەی کە بەریەکەوتن و بەرجەسەکردنی خزمەت و گەشە پێدانی تایە لە کەرتی گەشتیاریە پێوەستە ئێمە کەسێکدانین لە شوێنی شیا و کەسی شیا و بۆ شوێنی شیا و مەبەستەکەش ئەوەیە ئێمە لە شاری سلێمانی و لە هەولێر کۆلێجی بازرگانی بەشی گەشت و گوزار خۆشبەختانە چەند دەرچوویەکی بەشی گەشت و گوزاری هەیە. ئەمەش پێویستی بەوەیە کە جیان بکرێتەوانە لە کەرتی گەشتیاری و بۆ زیاتر پێشخستنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. دەستی کاری کوردستانی ئەگەر چی بە بەراورد بە پارێزگاکانی تر طبیعی سلێمانی باشترە، بەڵام هێشتا لە ئاستی پێویستیەکانی بازاڕی کوردستان نییە بۆ وەڵامدانەوەی ئەو پێداویستیانی کە گەشتیاران لە کوردستان داوایەکەن. بۆیە هەوڵی ئەوماندا کە جگە لەو ڕێنمایی و گۆڕانکاریانەی کە هاوکارم کاک عەبدوڵڵا کە ئێستا لەگەڵمایە لە دەرکردنی ڕێنمایەکان لە گۆڕانکاری لە شێوازی ڕسومات، شێوازی مۆڵەت وەرگرتن و هەتا دوایی بابەتێکی زۆر گرنگە کە کۆڵەکەی ئەساسی ئەوەیە کە ئێمە پێویستمان بە ڕێبەری گەشتیاریە. بەداخەوە بەشێکی زۆری ئەو گروپە گەشتیاریانەی کە دێنە کوردستان بێ بەرنامەن، هیچ بەرنمەیەکیان بۆ ئامادە ناکرێت کاتێکە ڕووەکەنە کوردستان بۆ ئەوەی معالمی کوردستان ببینن، شوێنەوارەکانی ببینن، مۆزەخانەکانی ببینن، شوێنە گەشتیارەکانی بە شێوازێکی بەرنامە ڕێژکراوە ببینن، هیچی ئەمانە نابینن. تەنها ئەو کۆمپانیا و شەریکاتانەی کە یان هێنن لە بەغا و لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هەمووی بە دەقیقە بۆیان دەناوە چەند دقەیەک لەوێ چەند دقە لەوێ ڕێگەکەون لەگەڵ هەندێک فەنادق و مەتاعم و بەپەلە سوارپاسیانەکەن و ئەیان بنەوە. ئەمە هەم لە ڕووی داراییەوە قازانجێکی ئەوتۆی نەگەیاندەوە بە بازاری کوردستان، هەم لە ڕووی شوناس شارستانێتی کوردستانەوە نەیانتوانیوە معرفەیەکی زانستی بدەن بۆ گەشتیارێک کە دێت بۆی کە گەڕایەوە بۆ شارەکەی خۆی یان بۆ وڵاتەکەی خۆی هەڵگری کۆمەڵێک زانیاری بێت لەسەر کوردستان.